محەممەد حازم بندیان بە پێویستی دەزانم هەمومان ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان پابەند بین بە ڕێنماییەکان و کەسمان نەچینە دەرەوە بۆ ئەوەی دوور و سەلامەت بین بۆ ئێوەی خۆشەویست لە دەست نەدەین. هەسوونەرمەت محمود بامەڕنی کوڕێگۆژێرە دووکێ ئەڤریکا پەیاما من و داخوازیا من و گازیا من ئەوە بۆ خەڵکی مێ خۆشتەوی کو تاریکار بن گەل حکوومەتێ و پێگیریە ڕێنمایین وەزارەتە تەندروستی بکەن و ئەس وەکو هونەرمەند ئەس gelek سوپاسیا دام و دەستگەهێن ئەمنی بکەم دام و دەستگەهێن حکومی بکەم دام و دەستگەهێن ڕاگەهاندنە بکەم و ئەڤریکا یعنی تەخسیری نەکریە چ سەرخۆنە هێلەیە و ئاڕاستە ئەم هەمی وەک ملەتی کورد ئەم هەمی لەزمەت سوپاسیا دام و دەستگەهێن ئەمنی بکەین ئەڤریکا هەمی بینین پۆلیسێنمە ئاسایشەمە یعنی تەخسیریان بکەن و یەوێ چەندی هەمێتکەن بۆ پاراستنا مە و پاراستنا ملەتی کورد. ئازانم سڵاو من مامۆستا لاناراس داواکارم لە هەموو لایەکە بتوانین پێکەوە پابەند بین بە جێبەجێکردنی ڕێنماییە تەندروستیەکان و مانەوە لە ماڵەکانمان هەتا بتوانین پێکەوە بەرەنگاری پەتای ڤایرۆسی کۆرۆنا ببینەوە و ژیانی خۆمان و خێزان و خۆشەویستان و ئازانمان پارێزراو بکەین. تکایە با پابەندی ڕێنماییەکانی پێکەوە.